بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە زنجیرە باسی ڕوونتردا بابەتی ئەمجارەمان لەژێر ناونیشانی خۆل لە گومانی خراپ بپارێزە. ئیماندارانی بەڕێز، مرۆڤی موسڵمان، ئینسانی موسڵمان پێویستە کەسێکی چاوکراوە بێ، ئینسانێکی تەپۆلکە و فەقیر حاڵ نەبێ هەموو خەڵک بتوانێ بیخەڵەتێنێ. دینی ئێمە دینی فەقیر حاڵبوون نییە، ئیسلامی ئێمە چاومان دەکاتەوە. ئینسانی موسڵمان لەژێر ڕۆشنایی قورئان و سونەتی پێغەمبەردا صلی الله علیه وسلم بەرامبەرەکانی هەڵدەسەنگێنێ. بۆیە پێویستە موسڵمان کەسێکی واعی بێ، کەسێکی چاوکراوە بێ، کەسێک بێ دەوروبەری باش بناسێت، دۆست و دوژمن لە یەک جیا بکاتەوە، ژەهر و شەکر لە یەک جیا بکاتەوە، بە یەک معیار سەیریان نەکا. واتە کەسێکی چاوکراوە لەسەر حەزەر وریابوو بێ. بەڵام ئاگامان لەوە بێ ئەمەش لە سنووری خۆی دەرنەچێ، ئەو وریابوونە، ئەو حەزەرکردنە، ئەو چاوکراوەیە کە لە سنووری خۆی دەرچوو ئەبێ بەمایەی بەدگومانی. واتە تۆ ئەوەندە بە حەزەر بی، ئەوەندە چاوکراوە بی، وا لەسەر هەموو شتێک بە تێبینی بڕوانی، ئەگەر لە سنوور دەرچوو خراپە، ئەو کاتە دەبێتە گومان. گومانت دەبێ وا لێدێ لە هاوسەری ژیانت بە گومان دەبی، لە مناڵەکەی خۆت بە گومان دەبی، لە دراوسێکت، لە هاوڕێکت، لە هاوپیشەکەت، لەوەی کە لە مزگەوتە لە تەنیشتەوەیە وا لێدێ لە خۆت ڕێی دەبێ و کابرا جاسوس نەبێ، ئەبێ ڕقی لێم نەبێ. بۆیە قورئانی پیرۆز هەمیشە ئاگادارمان دەکاتەوە، کۆمەڵی ئیمانداران ئاگادار دەکاتەوە، دەفەرمێ ئەی ئیمانداران، یا ئەیها الذین ئامنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم. لە سوورەتی ئەلحوجرات ئاەتی 12دا پەروەردگار دەفەرمێ ئەی ئەو کەسانەی ئیماندارن، ئاەتەکە لەگەڵ یەک بەیەکی ئێمەیەتی، ئەی ئیماندار، ئەی خواناس، ئەی خواپەرستی بەحەق، ئەی شوێنکەوتی محەممەد صلی الله عليه وسلم، ئاگادار بن زۆر خۆتان پارێزن لە گومان، خۆتان زۆر بپارێزن لە گومان، چونکە بەشێک هەندێک لە گومانەکان هەر تاوانە لە ئەسڵا، چونکە بنچینەی نییە، هەر ڕاستیەکی نییە. خوا نافەرمێ قەت گومان مەبە، نافەرمێ ئیجتەنیبوا الظەنە کولە، یعنی قەت گومان بە کەس مەبە. ناجارجار دەتوانی گومان بەری، بەڵام ئاگادار بە هەموو ژیانت گوماناوی نەبی، ئاگادار بە گومانێک کە بنەمای ڕاستی نەبێ و هەر بۆ خۆت بەدڵ تا هات و حسابی خەڵک ئاوا بکەی، ئەوە هەر خوا ڕێک بە ئیثم لەسەرت دەنووسێ، ئەوە ڕێک گوناحە، چونکە بەرامبەرەکە ئاگای لە هیچ نییە، ئاوانیە. بۆیە پێغەمبەری سەرەوە صلی الله عليه وسلم لە متفق عليه بخاری مسلم فەرموودەکە هاتۆ دەفەرمێ ئیاکم والظن فإن الظن أكذب الحديث. ئەی موسڵمانی بەڕێزی ئومەتم، ئاگادار بن، ئیاکم، زۆر خۆ پارێزن، زۆر خۆ پارێزن لە گومانی خراپ، چونکە گومانی خراپ درۆترین قسەیە. یعنی مەڵێ وەڵڵی من دڵم قەت درۆ ناکە، وا دەڵێ بەخوا من دڵم هەرچێکی پێدا دڵم ڕاست دەکا، دڵم بەرامبەر بە فڵان کەس باش ناڵێ، ئەوە قەت مەڵێ ئەوە دڵم باش درۆ ڕاست دەکا، ئەوە درۆترینی درۆیە، ئەو ظەنە، ئەو گومانە یەکسەر بە درۆی خەوە، بڵێ نا ئەوە درۆیە، ئەوە درۆیە. گومانی خراپ دوو جۆرە، یەکەمیان کەس پێت ناڵێ، هەر لە خۆوە لە ناخی خۆتا شت دروست دەکەی، ئەمەش شەیاطینەکەش دەستی تیانێ، ئینسانیش دەستی تیانێ، خۆت ناخی خۆت شت دروست دەکا. بۆ نمونە لە خۆتەوە بەرامبەر بە خەڵکی ڕەشبین دەبی، ئەڵێ فڵان کەس ڕقی لێمە، فڵان کەس هەر ڕقی لێن نییە، هەر ئاگای لە تۆ نییە لە ماڵی خۆیە، ئەڵێ فڵان کەس چاوی پیسە و حەسوودە بەرامبەرم، ئەڵێ فڵان کەس لەوە چێ بەبوونی من ناڕەحەت بێ، تۆ بڵێ فڵان کەس پیلانێکی بۆ دان نام و تووشی بەڵایەکم نەکا، نەفست ئەمەت پێ دەڵێ، ئەمە دێ بەگوێ تا دەخوێنێ، کۆمەڵی ئامۆژگاریت دەکا، بەرامبەر بە کەس بە چاکن نابینی، یعنی کەس بە چاک نابینی، سبحان الله هەرچی دەیبینی گومانێکی پێ دەبەی، حتى تەنانەت وا لێدێ ئەو خەڵکە هەموو بە کافر دەزانی، وا لێ دڵێ ئەو خەڵکەی دێژ لە مزگەوتی زەحمەتە خوا لێیان خۆش بێ، ئەوە ڕەحموویان جەهەنەمین، خۆت نەبێ کەست پێ چاک نابێ، ئەمە وەسوەسەی نەفسی پێ دەڵێن، ونعلم ما توسوس به نفسه. قورئان دەفەرمێ ئێمە ئینسانمان دروست کردەوە ئاگاداری ئەو خەتەرەشین کە بەدڵی دادێ، سبحان الله ئاگاداری ئەو خەتەرەشە پەروەردگار، ئەوەش لەسەری حیساب دەکرێ، بۆیە دەبێت ئەو نەفسەشت بەدرۆ بکەیتەوە، بڵێ نا ئەو خەڵکە خراپ نییە، فڵان کەسی داماوە چ ئاگایەکی لەم لە من ئەو هەموو زەنەی پێدەبەم و ئەو هەموو گومانەی پێدەبەم، باشە هیچم لێ دیوە،
هیچم لێ بیستووە هیچم گوێ لێ بووە هیچم لەسەر خوێندۆتەوە نەوەڵا ئەی چۆن دەزانم وەڵی هەر نەفسم وان پێ دەڵێ قورئان دەفەرمێ ئەو نەفسەت بە نەفرەت کە وازی لێ بێنە بە شوێنیان مەڕۆ بەشی دووەمی گومانەکان یەکەمیان لەلایەن شەیطانەوە دەخرێتە دوو دەروونتەوە شەیاطینێکان بەردەوام خەریکی ئەوەن ئێمە ئیماندار ئازاردن بۆیە قورئانی پیرۆز لە سوورەتی المؤمنون ئاياتی 97 و 98 دەفەرمێ وقل ربي أعوذ بك من همزات الشياطين وأعوذ بك ربي أن يحضرون خواب پیغمبری سرور صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەی محەممەد ئەی خۆشەویستم تۆ بڵێ جاوەگە پێغەمبەر حاڵی بێ ئێمە ئەبێ سەدقاتی ئەوە زیاتر بڵین ئەی محەممەد صلی الله علیه وسلم بڵێ خوای گیان پەروەردگارە پەنات پێدەگرم لە هەمەزاتی شەیاطین لە خەتەرە و وەسوەسەی شەیاطینەکان جاسەی قورئان کە نافەرمێ شەیطان شەیاطین ئەفەرمێت جەمعە یعنی کۆمەڵێ شەیاطینی بەردەوام خەریکن وەسوەسە بۆ تۆ دروست دەکەن ئەگە یەک شەیطان بووایە لە یەک بوارە نەجاتمان دەبوو بەڵام خوا دەفەرمێ شەیاطین جەمعی شەیطانە یەکێکیان لە ڕێی دەستنوێژەوە بۆ دێ هەر یەکەم خاڵ دێت بۆ نمونە هەیە لە دەستنوێژا دەیگرن ئەو کۆمەڵە شەیاطینێ وەهمی بۆ دروست دەکەن خەتەرە و خەیاڵ و وەسوەسە لەکوێیە لە دەستنوێژە دەم و چاوە سێ جار شتووە لێ بوویتەوە ئەڵێ وەڵا ئێرە باش تاڕ نەبووە دیسان دەگەڕێەوە ئەڵێ وەڵا قۆڵت باش نەشتووە ئەگەڕێتەوە چوویتە سەر ماڵەکە وەڵا زەحمەتە قاچت باشت دەبێت ئەها هیوا هەیە یەک سەعات لە دەستنوێژا دەبێت ئەوە ئەو پەڕی ناحاڵی بوونە ئەبێ یەکەم کەڕەت ڕێگای لێ بگری سەروەرمان صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر لەسەر بەحرێک بووی بەحر خۆ بەحر نە بەلوعەیە و نە ئاوی ماڵانە و نە ئاوی حکوومەتە و نە پارەی پێدەی و نە لێی کەم دەبێتەوە لە دەموچاوی تۆ دێتەوە دەرەوە دەچێتەوە ناو بەحرەکەەوە کەس زەرەر ناکە فەرمووی لەسەر بەحری شاست 4 جار دەموچاوت مەشۆ 4 جار باس کرد مەشۆ 4 جار مەسحی سەرت مەکە خۆ ئەو دوو مۆت چه ئاوێک هەڵدەگرێت بۆ ئەوەی شەیطان لەم کاتەدا بۆ نایە بڕواب کە بە قسەت کرد کردت بە 4 جار پێشت دەکا بە 5 کردت بە 5 توای مانجێک دەکا بە 6 ئەم جاوال لێ دێ یەک سعات خەریکی دەستنوێژ دەبی هەموو لەشی خۆت تەڕەکەی هیچ لەشت نامێنێ دەستنوێژ بۆڵ ناگیرێ شەیاطینی وایە لەم ڕێگایەوە بۆت دێ شەیاطینی وایە لە حەمامە بۆت دێ خۆت شتووە عەیب نییە هیچ نییە ئەڵێ وەڵی دڵۆپێک ئاوێنەکە چۆتەوە غوسڵەکەەوە بابەوە بە ڕەشاش خۆت شتووە بە سۆندە خۆت شتووە حتى ئیمام مەسری ئیمام مالیک ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ مەسینەیەک کە ترێک ئاوە دانا تەشتێکت دانا بۆ پاک و خاوێنی خۆت دوای ئەوەی بە ساوونێک شتێک خۆت شت ئەمجا ئاوەکەت بەسە سەری خۆدا کرد بۆی لەشگرانی لە خۆت دابێ یان ئافرەت لە بێنوێژی پاک بەوە یان لە پاش مناڵ پاک بەوە لەو عزرە شەرعیانە دەفەرمێ ئەگە پڕیشکی لە شیشت بچێتە ناوێ هەر پیس نابێ بۆیە ئەو مەسەلە زۆر چاکە حتى بەڕێزان ئەگەر تەشتێکت دانا شوێنێک بوو ڕەشاشی نەبوو بەلوعی ماڵەکە مەسینەیەک بوو کەتریەک بوو تەشتێک بوو پڕیشکەکەشت چاو لێ بوو چووەوە ناوێەوە هەر بەکاری بێنە هەر غوسڵەکە دروستە ئەوەی ئیمام شافعی هێندە پاک و خاوێن بۆ حەزەری لە زۆر شت کردووە بۆیە شەیاطینی وایە لە حەمامە بۆت دێ خەڵکێک هەیە یەک بەرمیل ئاو بەکاردێنێ خۆی بۆ ناشۆرێ بەردەوامی خوار یەکسەر پێ دەڵێن فڵان شوێنت تەڕ نەبوو کابرایەکە بۆ هەر لەم ساڵانەدا نازانم ما بەیان من مەلای شوێنێک بووم بۆ ئێوەی باز دەکردم وتی من دەیگوت دایمە ئاوا خۆم بۆ ناشۆرێ ئەیگوت وتی جارێکیان چوومە حەوزێکەوە حەوزی لادێ حەوزێکی گەورە لوتم گرتبوو دەوری 3 دقە لەژێر ئاوەکەدا بووم هاتمە دەرێ هەرزەکارێکی لێ بوو مناڵێکی هەرزەکاری وتم ئەرێ تخوا زەحمەت نەوێستەی پشتم کە بزانم پشتم تەڕ بووە وتی وەڵا پشتت پەڵەیەکی ئەوەندەی تیا تەڕ نەبووە مناڵەکەش زۆرزان بوو خستنیەوە ناو حەوزەکەەوە دیسان هاتمە دەرەوە وتی وەڵا ئەوە تەڕ بووە بەس وەڵا ئەم لاشانت پەڵەیەکی پێوەمەوە تەڕ نەبووە دیسان چوومەوە ناو حەوزەکەەوە دیسان هاتمە وتی وەڵا ئەوە تەڕ بووە بەس ئەم پشتە سەرە تەڕ نەبووە ڕەب کوڕەکەم کاکە تۆ بۆ من بە هیلاکە دەبەی تو بوا دڵێ وەڵا بەردێکم لێ دەست دای بەدوی کەوتم تی کاکەم بێت تۆ بە هیلاک نامم تو بۆ خۆت بڕوات بە لەشی خۆ نەبڕوات بە من هەیە ئەوە جاری یەکەم تەڕ نەبوێت چۆرا وشک بەوە چۆن لە حەوزاین دەبی بەڵام دەیگوت بەدەست خۆم نییە ڕاستە ئەمە شەیاطینێک دێ لەم ڕێگایەوە تۆی گرتووە بۆیە لە حەمامیشە هەوڵ بدە کەمترین ئاو بەکاربێنی یەک جار ئاوت بە خۆتا کرد قەت بە قسەی شەیطان مەکە بڵێ ئەوێت تەڕ نەبوو ئەوێت تەڕ نەبوو بڵێ من لەبەر خوا ئەمەم لە جێبەجێ دەکەم شەیطان بە نەفرەت بی وەرە دەرەوە خێراوازی لێبێنە بکەویتە داوەکەیەوە تازە ڕزگارن نابێ گومانەکان دروست دەکات شەیاطینی وا هەیە لە ڕێگەی ڕابردووەوە بۆت دێ وا خەریکی بخەوی قسەی 10 ساڵ لەمەوە بەرت دەخاتەوە بیر ئەڵە 20 ساڵ لەمەوە بەر لەبیرتە فڵان کەس چۆن لە کاتی فەقیدا تۆی تەزان و تەریقی کردیتەوە چۆن فڵان کەس بەدەنگتەوە نەهات تۆ هیچ خەمێکن نەبووە لەم کاتەیە ئەم شەیاطینیە دێ ئەم شەیطانە ئەو ڕابردووە دوورت بەبیر دەخاتەوە بە نەفرەتی کە بڵێ گەرنی ئازابێ
ئاوا بە دوواداچوونی بۆ بکەی ئیتر جارێش کەس دەخەڵچیکە دەخاتەوە یادەوە بەردەوام وان لێ دەکات تۆ بەس ئاوەڕ بۆ دواوە دەدەیتەوە وەکو سایقێک لێ دێ بەردەوام لە ئاوێنەی ناوەڕاستەوە سەیری دواوەکە وەختی ئەزانە کە تۆ دەچاڵێکەوە بۆیە دەبێت بەردەوام بەرەو پێشەوە بڕوانی جارجار بەرەو دواوە بۆ ئەوەی حەزەر بکەیت تووشی بەڵایەک نەبی بەڵام تۆ هەر بەردەوام خەریکی ئاوێنەی دواوە بی پێشەوە لەبیر دەچێتەوە وەختی ئەزانی شەیطان دەکاتە چاڵەکەوە ئەمە قورئان دەفەرمێ خۆشەویستم محەممەد ئەی ئیماندار بڵێ خوایە پەنات پێدەگرم لەو ختول و خەیاڵە وەسوەسە شەیطانیانەی کە شەیاطینەکان بۆم دروست دەکەن ئەمجا بڵێ وەئەعوذ بیکە ڕەبی ئەی یەحضڕون پەنات پێدەگرم پەروەردگارە یا ڕەبی خوایە بمپارێزی لەوەی ئەو شەیاطینیانە لە نزیکەوە کارکردنی خراپیان هەبێت لەسرم یعنی خوایە وام لێ نەکەی بەردەوام لەگەڵ ما بن ئەمە هەر ختورە بێ خێزدا باشە هیوا هەیە بەردەوام شەیاطینێکە لە کۆڵی نابێتەوە جاب لە کوێشە ئازار دەدە ئێستا زۆر کەس لە مامۆستا لە دەستنوێژ لە دەستنوێژم بۆڵ ناگیری لە پاک خاوێنیدا ئەڵێم قەت بووە سواری پاس بێ و دوو جار کرێ پاسەکەت بێت لە نەوەڵە قەت بۆ کیلۆیە تەماتە بخڕی لە دوکانێکەوە 2000 3000 بگەڕێتەوە بڵێ وەڵا هەزار ناری کیلۆ تەماتەکەم نەوەڵا قەچتی وا نابێ ئەها لە شوێدا ئەمانە ناکرێت لەمانەدا بۆ نایە لە حەمامە بۆ دێ لە ئاوی بەلوعەکەدا بۆ دێ لەمە ناجونگە کەس نێ محاسەبەت بکە ئەم لەو شوێنەدا بۆ دەگەڕێ خوا پەنات پێ دەگرم لەوەی کە بەردەوام لەگەڵ ما بێ لە نزیکی کاروبارەکانم بێ هەموو کارێکم لێ تێکدا و سەرگەردانم کە دووەمیان مرۆڤی سیفەت شەیطان دێ و گومانەکەت بەرامبەر بە فڵان کەس دەخاتە دڵەوە جایان بوختانی بۆ دەکات ئەڵێ فڵان کەس وای کردۆ واژ نییە یان قسەکە وەکو خۆی دەژێڕێتەوە ئەو کەسەی دێ بۆ لات قسەی فڵان کەس وەکو خۆی ڕێک دەژێڕێتەوە ئەوەش بەشێکە لە شەیاطینی گومانی خستە دڵیتەوە احتیمالی ئەو کەسی قسەکەی پێ بکتووی دوای سعاتێک پەشیمان بێتەوە کتێتی بیریا وامە فڵان کەس نەکوتایە ئەگەر ئەو بۆی نەجێڕایتایەوە ئەو لەوێت تەوبەی کردو ئەو پەشیمانە بۆ خۆی ئەو کەسێک کە نەقلی دەکات پەروەردگار بە شەیطان ناوی دەبا بۆیە قورئان دەفەرمێ قل ئەعوذ برب الناس ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئیماندار بڵێ پەنا دەگرم بە پەروەردگاری خەڵکی مەلیکی الناس پاشای خەڵکی دەسەڵاتداری سەر خەڵک ئیلاهی الناس پەرستراوە معبودی بە حەقی هەموو مرۆڤایەتی هەر ئەڵڵایە خوایە پەنات پێ دەگرم بە پەروەردگاری هەموو خەڵک بە مەلیک و دەسەڵاتداری هەموو خەڵک بە پەرسترایی بە حەقی هەموو خەڵک پەنات پێ دەگرم لە چی من شەر الوەسواس الخەناس لەو شەیاطینەی کە وەسوەسە دەخاتە ناو دڵەکانەوە و ناوی خەناسە ئەوە ئەلخەناسی ناوە لێرەدا لەتیفەیەکی قورئانی هەیە حەز دەکەم ئاماژەی پێ بکەم یەکێ دەپرسێ باشە خوای گەورە مەلیکی هەموو عالەمینە و هەر پاشای مرۆڤ نییە دەسەڵاتداری هەموو گەردوونە ئیلاهی هەموو گەردوونە معبودی هەموو گەردوونە بۆ بەسباسی ئینسانی کرد بۆ دەفەرمێ مەلیکی الناس خۆ مەلیک الکەونە ئیلاه الکەونە ڕەبی عالەمینە بۆ لێرەدا بەسباسی ئینسانی کرد چی ئەزانێ بەڕێزان بەڵێ وەسوەسە شەیاطینەکانیش جاریوا تووشی دەبێت نەخێوە لەبەر ئەوەیە التخصيص بالإضافة تشريفا وتكريما للإنسان خوا أوندر يزيل يقرت ولا إنسان إضافة خوي ملك رب إله داية بال إنسان أو إضافة تشريفا يعني إنسان تو خود بيبيا نرخ لاواز نبي تو أوندبر يزي خوال لكون كائنات تو يهل بشاردوا تو يهل بشاردوا إضافة تشريفا تخصيصا ولا إنسان أنزل الوسواس لأن كل شر في الأرض مبعثه الوسوسة حتى شر بديهة لم سرزويدا سرچاوكي لقمان ودس بيدك يكم جال لقمان ودس بيدك أو الشياطين ناوي أو شيطان ناوي الخناسة الذي يوسوس في صدور الناس أو يكوا قمان دخاد ناو السينوا خليك السنقد دتاقيا سيندنا راحتك ضدنا راحتك من الجنة بشر لو الشياطين يعني للجنوكان والناس خواد فرمي بشر كان إنسانا أو يك قمان دخاتت لو بشر كان شيطانا جنوك كان بشر كان إنسانا وأبي ذر غفاري فما دخلت المسجد ورسول الله صلى الله عليه وسلم فيه شما مزقوتكي بيغمبر وسر واللبيب صلى الله عليه وسلم فجئت فجلست إليه شما تنشتي ولا خزمتي دانشتم قال يا أبا ذر بيغمبر صلى الله عليه وسلم فرمي أي أبا ذر تعوذ بالله من شر شياطين الجن والإنس أبو ذر پنا بگرو بڵێ خوایە پەنات پێ دەگرم لە شەڕ و خراپەی شەیاطینی جنۆکە و ئینسان قلت أول الإنسان الشياطين أي بيغمبري خواب ولا إنسان شا شيطان هيا يعني لإنسان شا جنوك وشياطين هيا
قال نعم فەرمووی ئەرە وەڵڵا هەیە ئەرە وەڵڵا ئینسانی وا هەیە ڕێک وەکو شەیطان وایە شەیطانەکە هەر گومانە دەتوانی بە نەفرەتیکەی ئەو دێ و دەیبینی لەگەڵ تادان دەنیشێت چال لەگەڵ دەخواتەوە لەگەڵ تا تەوقە دەکا وا شتەکەت بۆ دەڕازێنێتەوە گومانت ناهێڵێ ئی شەیطانەکەت لەی گومانە ئەم وات بۆ دەڕازێنێتەوە هەر گومانت ناهێڵێ لە بیرت ناچێتەوە ئی شەیطانەکە دوای سەعاتێک ڕەنگە لە بیرت چێتەوە ئینسانەکە هەموو ڕۆژێ لە بیرت دەمێنێ و فەرمووی بڵێ خوایە لە شەڕی شەیاطینی ئینسان و جنۆکە بە دوورم بکە کابرایە کاتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم فەرمودەیە لە ئەبوو داوودە هاتووە و شێخ ئەلبانی ڕەحمەتی خوا لێ دەفەرمێ صەحیحە وتی ئەی پێغەمبەری خوا نەفسم خورپەی وای پێدادێ وەڵڵاهی خورپە و خەتەرە و وەسوەسەی وا بەدڵما دێ خوا ئاگادارە پێم خۆشە لە ئاسمانەوە فڕێم دەنە خوارێەوە پارچە پارچە بم بەس ئەوەی کە بە نەفسما دێ خوا بکەم زمانم نەیەڵێ نەعوذ بالله شتی وا بەرامبەر بە خوا بەرامبەر بە شتی وا ناوێرم بیجێڕمەوە حەز دەکەم لە ئاسمانەوە پارچە پارچە بم و فڕێم دەنە خوارەوە بەس ئەم شتانەی کە بەدڵما دێن نەوە خوا نەخواسێ بێتە سەر زمانم ئەبێت پێغەمبەری خوا چارم چییە پێغەمبەر سێ جار فەرمووی الله أكبر الله أكبر الله أكبر الحمد لله الذي رد كيده إلى الوسوسة خوا گەورەترە خوا گەورەترە خوا گەورەتر و بەدەسەڵاتدارترە سوپاس بۆ خوا کە ئەو شەیطانە فڕ و فێڵەکەی بەس هاتووەتە سەر وەسوەسە هیچ نییە بە نەفرەتیکە بۆیە ئەگە خوا نەخواسە کەسێ دەڵێ شەیطان وام لێ دەکات بیر لە خوا دەکەم بەڵام یەکسە بڵێ ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم ئیمانەکە زەرەری پێ ناکەوێت شتێکت دێنێتە بەر چاو نەعوذ بالله دەڵێ بڵێ خوا ئاوا بێ شتێکی ناشرین یەکسەر تۆ گونەهبار نابی دڵنیا بە گونەهبار نابی پەنا بگرێ بە خوا هیوا هەیە تووشی وەسوەسەی چییە بێت شەیطان بەردەوامەش نەکە تەلاق داوە من دەوانم بینیوە دەڵێ بەردەوام دەڵێت تەلاقت داوە ئەتا لەسەر ئەوەڵەن جارێکیان کابرایە کەوت بۆ گومانەوە چۆ لای مامۆستایەک چۆ لای حاکمێک چۆ دادگا وتی وەڵی جەنابی حاکم لە ژنەکەم جیا دەبمەوە وتی بۆ وتی وەڵی نەفسم پێ دەڵێت تەلاقت داوە وتی جا تەلاقت داوە وتی نەوەڵا وتی ئەی بۆ دڵێ وەڵی ئاخر هەروان پێ دڵێ شتێک لە نەفسما لە ناخما پێم دڵێت تۆ ژنەکەت تەلاق داوە لێ جیا دەبیتەوە حاکم دەڵێ قوربان کاکە جا تۆ هەربەتا تێک چووی ئەی تۆ ئەو ڕۆژە نەهاتی کتابێکمان پڕ نەکردەوە دوو شاهید لەگەڵا نەبوو ژنەکەت تەلاقدا تی نەوەڵا قوربان تی بابا تۆ هاتی هەر بە واقعی ژنەکەت تەلاقدا کاکەوە نەفز نییە ئەوە خەتەری شەیطان نییە هەر تۆ واقعا هاتی لێرە ژنەکەت تەلاقداوە تا مەحزەرمان هەیە نووسراوەمان شاهیدمان هەیە وتی بەخوا جەنابی حاکموانێ وتی سوێندم بۆ بخۆ بۆ قورئانەکەوانێ وتی بەو خوایە کە ئەو قورئانی نازڵ کردومە ژنەکەم تەلاق نەداوە وتی کاکە ڕاستە ژنەکەت تەلاق نەداوە کە شەیطانیش بۆ هاتەوە ئەوە قورئانی بۆ خۆ بڵێ درۆەکەی حاکمەکە زۆر زیرەک بوو وتی چاولێت چەند سووری دەڵێ من نەهاتم بۆ لای تۆ ژنم تەلاق نەداوە ئیمزام نەکردووە کە ئەو شەیطانیش پێی وتی ژنەکە تەلاق داوە بڵێ بۆ قورئانە ژنم تەلاق نەداوە درۆکەی بوختانم بۆ مەکە بۆیە پێغەمبەری خوا فەرمووی سوپاس بۆ خوا کە بە ئەوەندە وازی لێ هێناوی کە بەوەس بە وەسوەسەیە وەسوەسەکە زەرەر لێ نادا پەنا بگرێ بە خۆ شەیطان بە نەفرەتکە ڕوونتر لەسەر بابەتی وەسوەسە و گومانی خراپ بدوێن گومانی خراپ لە چیەوە دروست دەبێت لە تێڕوانینی خۆت بۆ بەرامبەرەکەت دید و تێڕوانینت چۆن بێ ئەوا دێتە بەرچاو چیرۆکێکی ئەڵمانیەکان هەیە دڵن کابرایەک داربڕ بوو تەورێکی تیژی هەبوو هەموو ڕۆژە دەچوو بە داربڕین و ژیانی لەسەر داربڕینەوە بوو ڕۆژێکیان تەورەکەی هێنابوو چەوری کردبوو دەمەزەردی کردبوو پێچا بووی کلکی تازەی تێکردبوو بەیانی بڕوە بۆ داربڕین ئەو لای کرد و ئەو لای کرد سەیری کرد بەیانی تەور دیار نییە تەورەکە بزرە کابرایەکی دراوسەیان هەبوو لە ماڵ هاتە دەرەوە و بەرەو شوێنێک دەڕۆی بەرەو بازاڕ دەڕۆی یەکسەر کابرا گومانی بروتی ئەو دراوسەیەمان شەو لێرە هاتۆ لە حیوانەکە تەورەکەم دانا و بردوێتی و دزیوێتی کابرا ئاو ڕێدایوتی ئەوە نیشانەی دزە ئەوەتە ئاو ڕێداتەوە بزاندا خۆ من نابینێ خۆی ئاوا لێ دەکردی ئەوە لە لەوانەیە سا فرۆشپێتی و پارەکە لە باخەڵیا بەدەست بۆ پارەکەی بەرێ هەموو هەنگاوێکی ئەو پیاوەی بەدەست دەزانی هەر بجوڵایەتی ئەوە نیشانەیەک لە دزەکانم دۆزیەوە زۆر پەرێشان بوو چوو خۆی گۆڕین و خێزانەکەی وتی کاکە پیاوەکە بۆ کوێچی تیوڵایەچم بۆ شۆرتا لە دادگا شکال لەو پیاوە دەکەم تەورەکەی دزیوم ئەوە ئیلا یەقینم هەیە ئاها چۆن دەڕوات چیەکە ئەوە هەموو نیشانەکانی پیاوێکی دز لەو پیاوەدا دەبینم وتی کوڕە بە خاتی خوا چانێ نەڕۆیشت و تەورەکە من شەو لەوێ دانرا بوو وتم باەکێک نەی بابردوومە لە ژوورەوە شاردوومەتەوە وتی تخوا بەڕاستەوە تا چوو هێنا تەورەکەی هێنا و دایە دەستی ئەڵە کە سەیری کابرایەکە وتی وەڵڵی پیاوی وا شەریفم لە هەموو عمرمان نەدیوە ئەوەندە بەڕێک و پێچی لە ڕێگا دەڕوە تا گومانی دزی پێدەبەر هەموو هەنگاوێکی بەدەست داهاتە بەرچاو کە یەقینی هەبوو دزنیە بە پاکترین ئینسان داهاتە بەرچاو بۆیە ئەوە تێڕوانینی ئێمەیە هات چاویلکەیەکی ڕەش لە چاوت کە سەیری ئەو گڵۆپە سپیەکە ئەڵێ ڕەشە نە گڵۆپەکە ڕەشە
نەچاوی تۆ عیبی هەیە ئەو چاویلکەی کە بۆ خۆت دانناوە چونکە ڕەشن لە چاو کردووە بە ڕەش دەیبینی کەسی هەنجوین دەخوا نەخۆشە بە تاڵ دێتە بەردەمی هەنجوینەکە تاڵ نییە عیبی نییە ئەوە تۆ خۆتی ئەو نەخۆشیە عاریزەیە کە بەسەر تا هاتووە بۆیە دەبینی هیوا هەیە پەنا بە خۆگومان لە هاوسەری دەکا قەت لە ژیانتدا بەڕێزمەگە هاوسەرت هەبوو قەت ڕێگە بە خۆت مەدە بۆ یەک جاریش بێ ڕێگە نەدەی یەک جاریش لە ژیانتدا سەی موبایلی خێزانەکەت کەی یەک جاریش ئەوە سەرەتای گومانابوونە مادام متمانەت بە خێزانی بەڕێزت هەیە قەت تەلەفۆنی بۆ هات مەڵێ ئەوە چێ بوو مادام بڕوات پێیەتی کە خێزانتە شەرەف و ناموسی خۆتت تەسلیم کردووە ماڵ و سەرۆت و عایلە و منداڵت تەسلیم کردووە قەت لە ژیاندا ڕێگە بە خۆت مەدە سەیری موبایلی خێزانەکەت تێ بزانی چێ تەلەفۆنی بۆ کردووە یان لێ مەپرسە ئەو تەلەفۆنە چیە بوو حتا خوشکی بەڕێزیش مادام متمانەت بە مێردەکەت هەیە بڕوات پێیەتی ئەو باوکی مناڵەکانتە ئەوە سەروەری ماڵەکەتە ئەو کەسەیە لەناو هەموو پیاوانی دنیا هەڵت بژاردووە قەت لێ مەپرسە ئەو تەلەفۆنە چیە بوو مەپرسە چێ تەلەفۆنی بۆ کردی سەی موبایلەکەی مەکەوە جاسووسی بکەوی ئەو گومانەوە شەیطان تازوازت لێ نایەنێ تازە سەرەتای گومانی دڵبیسی لێەوە دروست دەبێت هیوا هەیە پەنا بەخوا فەقیرە کچەکەی یەک تۆز درەنگ خەوت بێت لەوە چە خەوی لێزرابێ گڵۆپەکەی نەپژامێتەوە لە ژووری نزنەکەی کوڕەکەی سەعاتێ درەنگ گەڕابێتەوە حەقی خۆتە ئامۆژگاری بکەی بەڵام حەقی خۆت نییە لێ بکەوێ گومانەوە بڵێ دەبێ خەریکی چی بێت لەو ژوورەیە احتیمالی داماوە خەوی لێکەوتووە گڵۆپەکەی نەپژام بێتەوە احتیمالی سەعی بکە لەوە چ کتێبێک بخوێنێتەوە مەکەوە گومانەوە چونکە دوایی سیر دەکەی تەریق دەبیتەوە ئای تۆ لە چه خەیاڵێکا بوو ئەو داماوە لە چه خەیاڵێکدا بووە چەند جار پیاو هەبوو خەجاڵەت بۆ دوو لە ڕووی جەنابتان ژنەکەی فەقیری لە بازار خەریکی پێداویستێکی ماڵ بۆ تەکسی دەست نەکەوتووە تووشی ڕەفیقێکی بۆ تۆز تەخیر بووە گومانێکی بەدڵاتەوە کەسی وەختی واقعی بۆ دەردەکەوێت شەرمەزار دەبێت چەند جار ئافرەت تەریق دەبێتەوە مێردەکە فەقیرە لە شوێنێکە دواکەوتە بەهۆی کارێکەوە بەهۆی ئیشێکەوە ئەم گومانی بردوۆتەوە بڵێ لەکوێ بێ کە واقعی بۆ دەردەکەوێت لە ڕووی نایە باسی بکە بۆیە مەهێڵە ئەو واقعە ڕووبدا و تووشی ئەو عزری هێنانەوە بی گەرم و گوڕی نەرمونیانی هاودەمی ئەمانە چەند خۆشە لە بینی دوو کەسا هەبن بەهۆی گومانی خراپەوە دەبێتە فەزای سارد و سڕی تەنیابوون خامۆشبوون دوورە پەرێزی ژیانت بەسەر دەچێت بۆیە ئەو چاویلکەی بەدگومانیە مەهێڵە بێتە چاوتەوە کەسێک قسەیەکی بۆ کردی قەت نەچی یەکسە بڕوا بکەی ئین جاءکم فاسق بنبأ فتبینوا حتا بەڵگەت دەست نەکەوێت بەڵگە بە چاوی خۆت بەڵگە بە گوێی خۆت بەڵگەی نووسلا و مەلموس وتی قەت بڕوامەکە واللهی گلەیم لە موسڵمانانە بەداخەوە ئێمە هەموو ئاهلی مزگەوتین خۆشەویستانە یەک شت لە فەیسبوک بڵاو دەبێتەوە یەکسەر ئەمیش بۆ 50 کەسی گەی دەنێرێ بینیوتە فڵان کەس ئەوەی لەسەر بڵاو بۆتەوە ئایا تۆ بە چاوی خۆت ئەمەت بینی بە گوێی خۆت بیستت جاچێڵەمە بۆ فۆتۆشۆپێک دروست نەکراوە بۆ ئابڕۆگرتنی فڵان کەس تۆ چۆن ویژدانت قبوڵ دەکا خۆت خەیتە تۆڕی ئەو داوە بوختان چیەوە لە ماڵی خۆتا دانیشتوی خوات هۆی پاراستووە چۆن دەچی تۆش بڵاوی دەکەیتەوە چۆن بڕوا دەکەی بۆیە هەر شتێک کە بڵاو کرایەوە 199 بڵێ درۆیە 199 بڵێ درۆیە یەکی بڵێ ڕاستە ئەو یەکەش کاتێک کە بەڵگەی تەواوت هەبوو معلوماتت لەسەر فڵان کەس هەبوو کەوایە بەتایبەت ئەمڕۆ ئێمە لە سەردەمێکەکەین سەردەمی ناشرینکردنی مرۆڤەکانە سەردەمی دەستگا جاسووسیەکانە ئەگە بیانەوە یەکێک ناشرینکەن دەنگومانی بۆ دروست دەکەن تۆڕێکی کۆمەڵایەتی بۆ دەکەنەوەوانە هەزاران خەڵکی خوانەناسەیە بێکار دوو لە ڕووی جەنابتان و ماڵی خوا بەس ئەوانە قەیناکە ئێوە گرنگە تۆی ئەهلی مزگەوتەکە نەکەویتە ئەو داوەوە تۆ تا ئێوارە بە ڕۆژووی شەوێ فەیسبوکێک دەکەیتەوانێ بوختانێک بۆ کەسێک کراوە تۆ شێری دەکەی و بۆ 100 کەسێکی دەنێری ئەزانی کەوتێت شتاوانێکەوە نەک ڕۆژێک ڕۆژووی هەموو ڕەمەزانەکە شت بە فێڕۆدا پەنا بەخوا ڕەنج بە خەسار بووی کتێبێک هەیە بەناونیشانی لە زمانی ئەوە بۆمان دەژێڕنەوە مامۆستا شاخەوان عەلی مامۆژی نووسیەتی باسێکی خۆی دەکا دەفەرمێ مامۆستای بەڕێز مامۆستا شاخەوان دەڵێ ساڵی 98 ماڵم لە هەولێر بوو ماڵم هاتووە هەولێر برای خێزانەکەم ژم براکەم کوڕی خەزوورم کە ناوی شوان بوو لە تەقتەقەوە هات لە زانکۆی سەلاحەدین بەشی زمانی ئینگلیزی وەرگیرە پێم گوت وەرە لەگەڵ من و خێزانم تازە هاوسەرگیریمان کردو بەیەکەوە دەژین مەچۆ بەشی ناوخۆی قوتابیان بەشی داخلی وتی وەڵی حەز دەکەم بچمە ناو ڕەفیقەکان و لەوێ باشتر سەعیم بۆ دەکرێ و مرتاحترم و بەیەکەوە دەور دەکەینەوە تم ئارزوی خۆتە بەڵام جلو بەرگ بەدەستی خۆت مەشەوە ماڵی خوشکی خۆتە و ماڵی برای خۆتە وەرە لێرە جلو بەرگت بۆ دەشوێن و حەمامان هەیە لە خاوێنترە لێرە حەماموشت بکە بەڵێ دڵە کوڕی ژمبران ماڵی خۆیەتی ماڵی خوشکێتی لەوە مەحرەمتر خۆ نییە لە دنیادا ئەڵە ڕۆژێکیان کابرایەکی دراوسێمان نزیک هات وتی مامۆستا دەمێکە قسەیەک لە دڵمایە ئەوە یەک دوو مانگ دەبێت نازانم چۆنت پێ بڵێم وتم وەڵاهی بیڵێ مەی شارەوە
وتی بابەتەکە زۆر گرنگە وتم دەی هەر باشتر بیڵێ وەچی ئەوانە دڵتان ناڕەحەت بێ تی وەڵڵاهی مامۆستا تۆ پیاوێکی زۆر بە حورمەت و بەڕێزی گەنجێکی بە ئەخلاق و ئینسانێکی زانای کە تۆ لە ماڵنی کوڕێکی گەنج فێر بۆ دەچێتە ماڵتان وتم چۆن هەرموو لە شمتەزی ئینسان لە کتۆپڕێکا وتی وەڵڵاهی کوڕێکی گەنجە دەچێتە ماڵتان بە تایبەت ئەو کاتانی کە تۆ لە ماڵنی وتم باش ماڵ داوا بێ وتی وەڵڵاهی تۆزە حەزەری خۆت بکە تۆزە لە ماڵ ناڵ بپێچەوە بزانە ئەو کوڕە گەنجە چێیە چوومە ماڵەوە وتم وەڵڵاهی قەت خێزانی من و ئەو شتانی لێ ناوەشێتەوە هەلانی کەم نوێشکەرە ڕۆژوگرە قورئان خوێنە ئەهلی دینە حیجابە ئەوانە لە ئافرەتی من ناوەشێتەوە لەولا شەو شەیطانێک پێی دەکوتم هەموو مرۆڤێک شیری خاوی خواردووە قابلی بە هیلاک چوونە ئەڵێ لەو هینانەدا بووم وتم یا ڕەبی خوا سەبرم دەیتێ تووشی کارێکی هەڵە نەبم سێ چوار ڕۆژی پێش چوو من حەد بە ناڕەحەتیەوە دەژیام دەچوومە ماڵەوە هیچم نەدەدرکان وتم باجارە ئارام بگرم کابرا هاتەوە بۆلام بە هەڵەت داوان لە مەکتەب دەهاتمەوە سەری خۆم هین کردبوو لە خەیاڵاتێکەوە وتی مامۆستا فرسەتی چاکە ئێستا ئەو کوڕم بینی چۆتە ماڵیەوە ئەوە سعاتێک دەبێت لە ژوورەوەیە وتم تاکیدی وتی حەد لێرە ڕاوەستاوم چاوەڕێی تۆ دەکەم ئەو کابرات پێ بناسێنم ئەڵێ لەو کاتەدا ئەو کوڕیشم برم کە ئێستا مامۆستا لە ئەمریکایە لە وەرگێڕانکاری کردووە دەڵێ هاتە دەرەوە کە هاتە دەرەوە شاتمانێکی بە حەق مێناوەشم براکەی خۆمە وتم تاکیدی ئەو کوڕێکی دە جاریشم بە چای خۆم دیوە لەو ماوەیەدا بە زۆری کە تۆ لە ماڵی دەچێتە ماڵیەوە ئەڵێ منیش بۆی دڵنیا بێ و دیسان شەیطان گومانێکی ببینە بابانگم کرد کاکەشوان ئەو لێ وتی مامۆستاتیەوە وتم ئەرە وەڵا وتم کاکەوە کاک فڵان کەسی دراوە سێمانە ئەوەش کاکشوانیشم برامە برای خێزانمە ئەڵێ کابرا عەرەقێکی کردەوە لەرزی وتی دەی خوا لە یەکتان نەکاو خوا حافیز نەهێزانی چۆن تەریقەکەی بشارێتەوە بەڕێزان سەیری کە ئەگە ئینسان وریانە بێ برای خێزانەکەی خۆیەتی کابرا خەریکە لێ بکە عایلەی لێ هەڵبۆشێنێ زۆربەی شتی گەورە کە ڕوودەدا ئاوا پاکە ئەسڵەکەی ئاوا پاکە بەڵام ئەو کەسانێک کە بەداخەوە مراقەبەی ئەو دەکەن بۆیە گەورەترین سەرکەوتنی ئەوروپیەکان لەوەدا نییە کە نوێژ و ڕۆژ و ناگرنەوەوانە بڕواکە دین بەرەکەتە گەورەترین سەرکەوتنی ژیانی ئەوروپیەکانەوەیە کەس حەقی کەسی نییە کابرا ماڵەکەی شوێنی خراپەکاری بێ دراوسەکەی سەیریشی ناکە ئەو کەیفی خۆیەتی ئازادی خۆیەتی ئەو حکومەت هەیە یاسا هەیە لە پرسینەوەی من چیشم بەوەی دڵی خۆمی پێوە ناڕەحەت کەم فڵان کەس بۆ لە ماڵی فڵان کەس هاتە دەرێ و فڵان کەس بۆ چوو ماڵ و ئەو ئافرەتە چی کردو ئەو ئەوروپیانەگە ژیانێکیان هەیە هەر خوا بناسن بە حەق شەریکی بۆ بڕێن نەدەن دەچنە بەهەشتەوە ئێمە لێرە خوا بەپەرستی بە حەقین تەوحیدمان هەیە ئەهلی جومعە و جەماعەتی سوبحان الله بە ئەو ماڵی خۆمان وێران دەکەین دائما مراقبەی دەرگای یەکتر چێ چوو بە ماڵی چێ ئەو کچە بۆ چووەوێ ئەو کوڕە بۆ لەگەڵ فڵان کەسا قسەی کرد جار هەبوو بەڕێزان وەڵڵاهی کوڕ و کچ بە یەکەوە بیندراون قسەیان کردووە خەڵک تەلەفۆنی بۆ ئاسایش کردووە وەڵا کوڕ و کچێک وا لەو پەنایان کە ئاسایش تۆسەیەکە خوشک و بران داماوە خوشک و برایەکە هاتوون لە پارکێکا سەعی بکەن سەریان بەسەر یەکەوە ناوە بە یەکەوە پێ دەکەنەوەوانە کابرا ئاسایشی داماویشی عزێتدا وەڵڵاهی وا کوڕ و کچێک لەو پەنایە لەوانەیە تووشی خراپەیەک بن فریاکەون کەسێک ئەنجا نازانێت چۆن شەرمەزار نەبێ ئەوانە خوشک و برای یەکن بەسە زمانە لە ماڵەوە شوێنێکی سەعیکردنیان هەبواتون لێ سەعی بکەن بۆیە قەت گومانی خراپ بە کەس مەبە حتا کەسێکت بینی دەستی لەناو دەستی ئافرەتێکە گومان بەرەوە خێزانێتی گومان بەرەوە خوشکێتی گومان بەرەوە دایکێتی گومان بەرە پوریەتی ئەم هەموو ڕێگا حەڵاڵە هەیە بۆیە گومان مەبە بە کەسێک تۆ سەحەبی تەکسیەکی کەسێک هاتە ناو سیارەکەتەوە خرموهوڕی شوشە دەهات لە ناو زەرفێکە ماف بە خۆت مەدە بۆی کاکە لەمە چێ پێت ئەگەر مەشروبە بەخوا سەر ناخەم من پارەی حرام ناخۆم سەد گومانی چاک بێنەوە بڵێ ئەمە ساردیە ئەمە شەربەتە ئەمە شروبە ئەمە دەرمانە ئەمانە هەموو لە شوشە دەکرێن یان نا هەموو لە شوشە دەکرێن و هەمووشیان حەڵاڵ و هەمووشیان ڕەوان یەک گومان دەبێنێتەوە کە عارەق بێت بۆ تۆ زیاد لە هەموو چاکەکان دەچێەوە سەعرە ئەگەر خۆشی قسەی نەکردووە تۆ لێ مەپرسە تۆ مەبڵێ ئەمە چ بوو کابرا لارە لار دەهات و ئەوانە مەڵێ بەخوا سەرخۆشە سەری ناخەم احتیمالی جێش بوو بێ بەڕێزان لەوەچێ جێش بوو بێت تەوازونی لەشت یەکسوێ بە لارە لار دەڕوات تۆ یەکسەر گومان مەبە مە سەرخۆش بێ لەوەچێ دەرمانێکی خواردوە فەقیرە بە دەرمانەکە وای لێ هات بێ لەوەچێ تەوازنی گوێی تاوا نەبێ نەزانێت چۆن بڕوە تۆ سەد گومانی باشی پێبەرە کە ئەم ئینسانە پێویستی بە هاوکاری تۆیە خۆ حتا ئەگە سەرخۆشیش بوو ئەگە سەرخۆشیش بوو تۆی موسڵمان واجبە هەڵی گرێەوە تۆ مادەم ئەهلی مزگەوتی تەکسیەکەتی بۆ ڕاگرە بیخە ناوەوە دەستێکی بەسەرا بێنە چونکە ئەگەر تۆ نەبی لەوانەیە خوانەناسێک پارەی جرفانیشی بەرێ تۆ هەوڵدە بەڕێزەوە بی بەوە ناو ماڵ منداڵەکەی با تووشی بێڕێزی نەبێ با سیارەیەک لێی نەدا با منداڵەکانی هەتیو نەبن بڵێ یا ڕەبی خوا هیدایەتت بدا ئەمە منهەجی ئێمەیە ڕوونتر بۆ شتەکان بدوین چەند جا لە برا تەکسیەکان بۆ خۆ مامۆستا سەریش کەوت و پاڵێکم پێوە نافڕم داوەتەوە خوارەوە دەی تۆ لە دینەکە حاڵی نەبووی ئەگە حاڵی ببوویتایە ئەگوت واجبی من ئەم سەرخۆشە هەڵگرمەوە چونکە من پارەکەشی نابم من حەقی خۆمی لێوەردەگرم
جاری ئەوەندە پارە لە معاشی وەرگرت و هەمووی بۆ فڕۆیەدام هەمووی بۆ خۆی نابا بە هەمووی بۆ خۆم نا 3000 بۆ من 5000 بۆ من دوای حتا ماوەکەم بۆ دۆزیوەتەوە تۆ خێریکی گەورەت دەگاتێ ئەمە تاوانبار نییە ئەمە گوناهبارە گوناهەکەشی لە بینی خۆی خوادایە خۆ منداڵەکانی تاوانیان نییە بۆیە واجبی تۆی ئەو سەرخۆشە هەڵگری و بە سەلامەتی بیگەینەوە ماڵەوە ئەگەر نەیدەزانی ماڵیان لەکوێ بیگەینە نزیکترین مرکزی شورتە و ئاسایش بڵێ کاکە خێرتان دەگا بە ئەم پیاوە زایع نەبێ بە سارێک لێ نەدا با خوانەناسێک بۆ پارەکەی نەیکوژێ با وڵاتەکەمان شارەکەمان ناشرین نەبێ بڵێن پیاوێکی تیا کوژراوە ئێمەی موسڵمان دەبێ هەمیشە لە گومانی چاکا بژین حتا بۆ دەکرێت خۆل لە گومانی خراپ و لە بەرداڕێبردنی خەڵک بپارێزە خوا لە گومانی خراپ بمان پارێزی خوایە بشمان پارێزی لەوەی کەوا خەڵک گومانی خراپمان پێبەرێ وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين